حکوومەتی فیدراڵی دوولا تاوانبارانی سوتاندنی بازاڕەکانی هەولێر و دۆهۆک و کەرکووکی ڕادستی دەستگا ئەمنیەکانی هەولێر کرد. سەرچاوەکی تایبەت بە پایتەخت میدیای ڕاگەیان دوولا تاوانبارانی سوتاندنی بازاڕەکانی هەرێمی کوردستان کە کادری یەکێتی بوون و لە بەرامبەر پارە کاریان بۆ پەکەکە دەکرد ڕادستی هێزەمنەکانی هەولێر کرانەوە. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا ئەو دوو تاوانبارە ڕادستی هێزەمنیەکانی هەولێر کراونەتەوە. ناوەکانیان هونەر فەخرەدین و ئەحمەد و محەممەد نەجات حەسەنە کە هەردووکیان کادرێکێتی نیشتیمانی بوون و لە بەرامبەر پارە چوونەتە ڕیزەکانی پەکەکە کە بە فەرمانی ئەوان ئاگریان لە بازاڕەکانی قەیسەری هەولێر و دۆهۆک و کەرکووک بەرداوە. ڕازکردنی ئەو دوو تاوانبارە بە هێزەمنیەکانی هەولێر دوای ئەوە دێت کە پێشتر باڤڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی فشارەکانی بۆ سەر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق و خالید شوانی وەزیری دادی عێراق چڕ کردبووە تاوەکو لێخۆشبوون بۆ ئەو دوو تۆمەتبارە دەربکەن. بەڵام پێشەوەی هەوڵەکانیان سەر بگرێت ئەو تاوانبارانە ڕادستی هێزەمنیەکانی هەولێر کران.